سڵاوی خۆتان لێبێم کاتان باش لە بەرنمەیەکی تایبەتە لەگەڵتانە دەبین بۆ گفتوگۆکردن لەسەر کەرتی پەلەوەری کە لە ئێستادا دەوترێت ئەم کەرتە ڕوبەڕووی داڕوخان بۆتەوە. هەوڵەدەین بەرنمەیەدا بەشێک لە شارەزایان و هەروە خاوەنی کێڵگە پەلەوەریەکان وەربگرین لەسەر ئەو زەر و زیانانەی کە ساڵانە لیان دەکەوێت. ئەوان دەڵێن کەرتەکە ڕوبەڕووی هەرسێنان بۆتەوە. ژمارەیەکی زۆر لە خاوەن کێڵگە پەلەوەریەکان هاوشەوەی ئەم کێڵگە پەلەوەریە جوچک ناخاتە نێو کێڵگەکەیەوە بەهۆی ئەوەی دەوترێت زەر و زیانێکی زۆریان بەردەکەوێت. ئێمە هەڵدەدەین لەو بەرنمەیە هەندێک وەڵام وەرگرین لە خاوەن کێڵگە پەلەوەریەکان و لانی پەیوەندیدار بزانین چ زەر و زیانێکیان لێکەوتووە، حکومەت چی بۆیان کردووە، بۆچی ڕێگا بە خاوەن کێڵگە پەلەوەریەکان نادرێت لە کاتی پێگەیشتنی بەرهەمەکانی ڕەوانی خواروی عێراق بکرێت. ئەمانە کێن کە مریشکی بەستوو دەهێنن، ئایا مریشکی بەستوو چ کاریگەریەکی هەیە لەسەر مریشکی زیندوو خاوەن خاعەکان کە بەردەوام ئەوان گلەیان لەوە هەیە کۆمەڵێک کەس ڕێگە دەدرێت ئەم مریشکە بەستووە هاوردەی هەرێم بکرێت و کاریگەری لەسەر نرخی بەرهەمی مریشکی زیندوو هەبووە. هەوڵ دەدام لەگەڵ کۆمەڵێک پرسیاری تر ئەم پرسیارانە ئاڕاستەی بەشێک لە میوانەکانمان بکەین لێرە کە کۆمەڵی خاوەن خاعەن لێرە و بڵێن کێڵگەی پەلەوەریان هەیە لەگەڵ کۆمەڵی کێڵگە پەلەوەریەکان تاتوی ئەو بابەتانە دەکەین لەگەڵمانە بن. بەڕێزان دووبارە سڵاوتان لێبێت. ئەو بابەتەی کە باسمان کرد ئێستا لەگەڵ کۆمەڵێک میوانی بەڕێز ئێمە لە یەکێک لە کێڵگە پەلەوەریەکانین دەمانەوێت تاتوی ئەو بابەتە بکەین. کۆمەڵێک میوانمان هەیە بە خێراتنیانەکەین کە سەرجەمیان خاوەن کێڵگەی پەلەوەرین و لێرن دەمانێت بەشێک لەو پرسیارانە و پرسیاری تریش ئاراستەی بەڕێزیان بکەین بۆی کە بزانین بەڕاستی گرفتی کێڵگە پەلەوەریەکان لەکوێدایە. ینی ئەم کەرتە کە کەرتێکی پڕبایەخ بوو لە ماوەی ڕابردوودا هەوڵی زۆر درا ئەم کەرتە بایەخی زیاتری پێ بدرێەوە خەڵکێکی زۆری ژەوانی کە دەرچووی بەشە کشتتوکاڵیەکانن ینی سوودمەند بن لەو کەرتە ئەوان ئومێدی ئەویان هەبوو کە بتوانن ینی خەڵکێکی زیاتردا مەزرێنن بەڵام ئێستا دەوتێت ئەو ئومێدانە زۆربیان بەرەو لە ناوچون دەڕۆن و هەروەها ئەم کەرتە لە جێگەوی کە گەشەی زیاتری پێ بدێت ینی زیاتر بەرەو پوکانەوە دەڕوات. من سەرەتا دەچمە لای بەڕێز نازم عەبدوڵڵا سەرۆکی کۆمەڵی کێڵگە پەلەوەریەکان دەمانەوێت پرسیاریەوەی لێ بکەین. کاک نازم ئێوە سەرەتا ئەم کێڵگە پەلەوەریانی کە داتان مەزرانەوە سەرۆکی کۆمەڵەکەشی جەنابەت ینی زۆر بە نەشەوە باستان لە دروستکردنی ئەم کۆمەڵەیە کردووە بایەخی زیاتری ئەم کۆمەڵانە لەوە دەبیندراوە کە بتوانن بۆ دەرەوەی هەرێمی کوردستان و بۆ دەرەوەی عێراقیش مریشک هەناردە بکەن بەڵام ئێستا بۆچی ئەوە تۆزێک ئومێدانە لاواز بوون؟ بەناوی خی گەورە زۆر سپاس بۆ بەڕێست و بۆ بینەران و بۆ جۆگرانی ئازیز زۆر سپاس بۆ ئامادەبوانی بەڕێزیش. لە ڕاستیدا کاگرامێر ئەمە هەموویە گەڕێتەوە بۆ بێپلانی حکومەت. جەناب دەزانی و بەرهەمهێن لە هەموو وڵاتێکی دنیادا حکومەت بایەغ و پشتیوانێکی زۆریەکە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان لە 2014ەوە تا ئەم دەقەیە من قسە لەگەڵ جەناب تاکەم حکومەت بێباکە بێبایەغا بایەغی پێ نایەت هەڵناستی ئەم کەرتە ڕێکخاتەوە. بەڵێ ئێمە لە هەرێمی کوردستان ئەتوانی وەکو خاوەن پرۆژە لە سەرانسەری هەرێمی کوردستان ئەو شانازیە بە خۆمانەوە بکەین کە زیاتر لە 400 بۆ 500 هزار هەلی کارمان ڕەخساندەوە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان لەمە زۆر باش تێبگا کە ئەرکێکی گەورەیە لەسەر شانی حکوومەتی هەرێمی کوردستان کەممان کردوێتەوە. بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان بێباکە گوێ ناگرێ ناوێ ئەم کەرتە ڕێکخاتەوە لەلایەکەوە لە جیاد بێ یارمەتی ئەم کەرتە باد ئەم کەرتە زیاتر بەرەو پێشەوە بەرێت. ئێمە با لەوە من دەست پێ بکەم بۆ جەنابەت نەک ئێستا ئێمە بڵین مریشک هەناردەی خوارونی وەڕاستی عێراقەکەین ئەگە بێت و حکومەت بایەغ بەم کەرتە باد ئێمە کاکە داوای هاوکاری مادی لێ ناکەین لە حکومەت بایەغ بەم کەرتە باد ئەم کەرتە ڕێکخاتەوە نەیەڵە خاوەندەواژین تووشی زەرەد و زیان بێت بەڵێ نەک بۆ خوارونی وەڕاستی عێراق ئەتوانین بۆ دووسێ وڵاتی تری دراوسێژ مریشک هەنار دەکەین بە شەرتێک هاوکارمان بێ لەو موادانەی کە تێچوون کەم بێتەوە. بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان بە دووربینێکەوە لە دوورەوە تەماشای بەروبوومی ناوخۆکە بەڕێی من ئەمە شتێکی هەڵەیە شتێکی غەڵەتە شتێکی بێمەعنایە بە حکمیەوەی ئێمە ئاسایشی خۆراکی ئەم وڵاتین ئاسایشی خۆراکی ئەم وڵاتەمان ڕاگرتووە ئەتوانین بڵین ئابووری ئەم وڵاتەمان ڕاگرتووە. کاکە ڕامێت جەنابەت ئەزانی تۆ ڕۆژنامەنووسی لە هەموو وڵات
وڵاتێکی دنیادا لە 100 بایەغ بە بەشی کشت و کاڵەیرێت بە هەموو سەکتەرەکانیەوە بەڵام لە هەرێمی کوردستاندا نەک بایەغ بە بەشی کشت و کاڵ نایرێ بەڵام لە هەمان کادا لێشێدرێت تۆ بە بڕیارێک لەولاوە بەروبوومێکی ناوخۆی جوانت هەیە بە پێی عیلمی پزیشکی ڤەیتەرنەری بەخێوە کرێ تا دکتۆری ڤەیتەرنەری فەحسی بۆ نەکان ناکرێتە بازارەوە بەڵام لە هەمان کاتدا ئەم حکوومەتەی ئێمە ئەچێ بە مریشکی بەستوو لێت ئەیە نایەڵە کەسابەتەکەی خۆت بکەی نایەڵێ ئەو هەموو هەلیکاری کە ڕەخساوە لە هەرێمی کوردستان ئەم پرۆژانە مەزنداکرێ بە 45 میلیارد بۆ 50 میلیارد دۆلار ئەمە ئابوورێکی سەرچاوی وڵاتێکە داهاتی وڵاتێکە لە ڕاستیدا نابێ حکوومەت بێباک بێ ئێمە ساڵانە لە ڕاستیدا بەداوای لێبوورنیشەوە کەم قسەیاکەم یعنی ئەمانەی وەک کۆتری تەقلەبا ساڵانە دووسێ جار تەقلەیەک لێبین بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان باڵێکت ئەشکێنە ناهێڵە تۆ دوو تەقلەش لێبیت بە حکمیەوە یەگێت تۆ لە ساڵانە 12 مانگە 10 مانگ لە زەرد و زیاندای 2 مانگ لە خێردای لەگەڵ چیلۆی مریشک هەزار دینار بەرز بووە هەموو ڕێکارە یاسایەکانت لێگرن ئەنواش بیان و هین لێگەن ڕێل لێگرن هین لێکەن نایڵن هەناردەی خوارونی و ڕاستی عێراق بەڕاستیش ئەمە بێمانایە من لەم هەفتەی پێشودا لەم 4-5 ڕۆژەی پێشودا بوورە ڕاگەیانێکم بڵاو کردەوە کوتم داواکارم لە بەڕێز ئەنجومەنی وەزیران ئەم کەرتە بکا بە کەرتێکی نیشتیمانی بە حکمیەوەی دووبارەیەکەمە من بۆ یەڵەم ئەوەندا ئاسایشی خۆراکی ئەم وڵاتە ئەم بەرپرسانە لەم هەرێمی کوردستانەدا هەموو وڵاتانیان بینیوە هەموو ئەوروپایان بینیوە هەموو ئابووری ئاسایشی خۆراکی وڵاتانیان بینیوە ناکرێ حکومەت بێباک بێ ئەبێت ئەنجومەنی وەزیران بڕیارێک دەرکە ئەم کەرتە بکا بە کەرتێکی نیشتیمانی ئەم کەرتە بکا بە کەرتێکی نیشتیمانی بە حکمیەوەی ئەگە بێت و بکرێ بە کەرتی نیشتیمانی خاوەندەواجین تووشی زەرد و زیان نەبێ ئەو کاتی هاوڵاتیش تووشی زەرد و زیان ڕێگریەکە ببوورە کاک نازم ڕێگریەکە ئێستا لەلایەن حکوومەتی هەرێمەوەیە لەلایەن حکوومەتی عراقەوێت چونکە ئێستا ماوەیەک لەمە پێش بڵێ بەشێک لە گرفتەکانی ئێوە نەناردنی بەرهەمەکانتانە بە خواروی عراق کە ساغ بکرێتەوە ئەم ڕێگریە لەلایەن حکوومەتی هەرێمەوە دروستکراوەیان لەلایەن حکوومەتی عراقەوە برای بەڕێزم ئەمە دوولایەنەیە باشە ئێمە با ڕازگۆبین لەگەڵ خۆمان بە هێلکەی تورکی و بە مریشکی بەستووی تورکی پرۆژەکانی عێراقیشمان وێران کردووە ئێمە لەگەڵ وەزارەتی کشت و کاڵی عێراق لەگەڵ جێگرەکەی دانیشتین پار هاوینە لە بیرمە ئەوەی بەنێوچاوانی ئێمە دادایەوە کاشی خۆم تۆ بەروبوومی ناوخۆت هەیە ئاسایشی خۆراکی ئەم وڵاتت ڕاگرتووە بەروبوومێکی پاک و تەمیزت هەیە چی پێویستەکە مریشکێک سەرچاوەکەی ڕوون نییە دیار نییە ئەشکرانیە هەمومان بە من و بە تۆش و بە هەموو هاوڵاتیان و هەموو بەرپرسانی ئەم هەرێمی کوردستانە زۆر باشەزان کە لۆگۆکەی لێ گۆڕدرێن لە تۆڕە کۆمەڵایەتەکانی بینین بۆ خێرە ئەدرێ بە هاوڵاتیانی ئەم هەرێمی کوردستانە ئەزیزی من لە هەموو وڵاتێکی دنیادا بەروبوومی ناوخۆ بایەغێکی زۆر باشیە هاوڵاتەکان تا دۆلارێک 2 دۆلاری زیادی پێبن بە خەیاڵیاندانایە بەڵام ئەمان خەڵکی خۆمانیان وا فێر نەکردووە ئەتوانن لە ڕووی ڕاگەیانەوە حکومت کارێ بکە کە مریشکی بەستوو لەبەر چاوی خەڵکی ناشیرین کا بەڕاستیە بۆ خۆشی ناشیرنە باشە واز لە ڕاگەیانەکان بێنە کاک نازم ئەی چی ڕێگەیان پێدا ئەمانە بێنن یعنی مریشکی بەستوو خۆتە زانی وەزارەتی کشتتوکاڵ بنونە خۆی لێ بێبەریەکە ئەو مریشکە لە کوێوە دەیچێن ئەوانەی کە سەپۆرتەکان پشگیریەکەن بۆ ڕێگەیان پێدرێ بێ برای بەڕێزم لە لای من و تۆش و لە لای هاوڵاتیانی ژڕون و دیار و ئەشکرایە بۆ ماوەی 3 ساڵە بەڵێ بە بڕیارێک مریشکی بەستوو بە هەموو شێوە قەدەغە کراوە بێتە ناو هەرێمی کوردستانەوە کاکە خۆ من مریشکی بەستوو بارێکی قاچاقی وڵاغ نییە بڵێ 100 کیلۆ بە وڵاغی هەڵەگرم لە سەیتەرەکەی لایدەم ئەو بە تڕێلە دێ بە کۆنتێنەر دێ واتە بە سەیتەرێ ڕسمی دادێ ئەبێ ئەم پرسیارە ئاراستەی بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان کەیتەوە کاکە ڕامیار نەگمن لە ڕاستیدا عیبە بۆ حکوومەتێک شوورەیە بۆ حکوومەتێک کە بەروبوومێکی ناوخۆت هەبێت داهاتێکی زۆر جوان و پاک و تەمیزت هەبێ پچی پەنا بۆ داهاتی دەرەوە بەری کە سەرچاوەکەی ڕوون و دیار و ئەشکرانیە من بە بەڕێز ڕاوێژکاری ئەنجومەنی وەزیرانیشم ئەم قسە وتۆ کە کتومە سەرچاوەکەی ڕوون و دیار و ئەشکرانی هەموم بۆ ڕوون کردوونەوە کە مریشکی بەستوو چۆنە یان چۆن نییە چۆن دێ و چۆن بەکاردێت وڵامەکەیان ئەوە بۆ کە ئێمە ناتوانین بەسەری ئەمە جێبەجێکی ماوەی حەوهەژ مانگەیەوێ لەگەڵم پیاوە لە هەولێر بووین بەڵام وڵاوە حەو مانگ زیاتری ژەبێ برای ئەزیزم با ئێمە ڕازگۆ بین لەگەڵ خۆمان و لەگەڵ خەڵکی خۆشمان لە هەرێمی کوردستان ئەگە بە بەرنامەی تەلەڤیزۆنی بێ ئەگە بە کۆڕ و کۆبوونەوە بێ ئەگە بە کتاب و کتابکاری بێ هیچ هاوڵاتێک مشکلەی ناما لەم هەرێمی کوردستانە ئێمە 35 ساڵە بە کتاب و کتابکاری و بە کۆنگرێ ڕۆژنامەوانی و بە کۆبوونەوە داخراوەکان و بە کۆبوونەوەی هۆڵی کراوە
بەڵام نەمانتوانیوە کێشەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان چارەسەرکەین نەمانتوانیوە کێشەی بەروبوومی ناوخۆمان چارەسەرکەین واتە ئەم حکوومەتە لەگەڵ ڕێز و احترامدا حکوومەتێکی ئەتوانم بڵم ئیعلامیە بە ئیعلامیش ناکرێت کاکە جا من لەگەڵ ڕێز و احترامداگە هێرشەکەمە سەر حکوومەت دڵم بۆم حکوومەتە یێشێت چکە من مناڵ بووم لەنەوەیەکەوە ئەم شارم بینیوە قاچاقم لە حکوومەتی بەحەس ئەوە نییە کە من ڕقم لە حکوومەتی کوردی بێ بەڵام خۆشیشە حکوومەتی کوردی ئەگە یەکی وەک من بە دڵسۆزی دێ بە دڵگەرمی دێ هەڵەکانت بۆ ڕازەکاتەوە پەنجە بۆ لەسەر کەم و کورتەکانت دانێت ئەبێ ئەم حکوومەتە دەستخۆشی لەم کە مەمنونی من بێت نەک مەمنونی ئەم هەموو دکتۆرە ڤەیتەرنەریەمان هەیە لە هەرێمی کوردستاندا نێزەکەی مەزنداکرێت بە 5,000 دکتۆر هیچ سوودێکی نەبوو بۆ خاوەن پرۆژە لە ڕاستیدا لە هەرێمی کوردستاندا ئەمە ڕاستیە ئەتوانین بڵین لە 100 لەوانەیە سوودیان هەوبێ لە 100 نەوەتەکەی تر سوودی نەوو بێ بۆچی دکتۆری وامان هەیە ڕۆژێک دەوامی هەیە لە ڤەیتەرنەریەکاندایان ڕۆژێکی نێکە هیچ سوودێکی نەبوو ڤەیتەرنەریەکان لە هەرێمی کوردستاندا سوودێکیان نەبوو بە خاوەن پرۆژەکان لە هەرێمی کوردستاندا ئێمە لە ڕاستیدا ئەتوانین شتێشکە بژێرنەوە ئەم حکوومەتەی ئێمە بە هەموو وەزارەتەکانەوە بە حکوومەتی هەرێمی کوردستانی شۆم بەسم کابینەکەیە ئەوەندەمان ڕاوێژکار هەیە ئەوەندەمان خەڵکی زیرەکەی لە زانکۆکاندا ناکرێ ئەم خەڵکە زیرەکانە ئەم بەحس و ئەم کێشە و گرفتانی ئەم میلەتەیان ئەم خاوەن پرۆژانە بیکەنە بەردەمیان برای ئەزیزم ئێمە ئەگەر بێت و لە پرۆژەکانی خۆماندا تێدا بشکەین دڵنیا بە حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسیارە تێشکاوە بە حکمیەوەی ئێمە ئەو هەموو هەلیکاری ڕەخساندومانە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەر ئەو هاوڵاتیانن دێن سبێنە جادە لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەن داوای هەلیکاری لیەکەن باشە بۆ حکوومەت خەوتووە بۆچی خەوتووە من لێرەواڵم بەڕێز حکوومەتی هەرێمی کوردستان تۆ لەکوێی بۆ هێڵی پرۆژەکانت وای لێبێ بۆ هێڵی پرۆژەکانت بەرەو لە ناوچوم چێ برای ئەزیزم لە وڵاتان هەر تۆڵێ تەماشای وڵاتانی دراوسێ بکە بە 100 ساڵ خەریکە تا ئابووری ئاسایشی خۆراکەی بەهێزەکە بۆ نمونە جمهوری ئیسلامی ئێران بە نمونە بێنینەوە جەنابە دەزانێ هەموو حەسارەی لەسەرە بەڵام لە هەمان کاتدا هەموو پرۆژەکانی کردووە تەمینی بۆ کردووە نایەڵە زەرەتکە پرۆژەکەی ئاگری بگرێ جوشکەکەی هەموو بمرێ ڤایرۆز لی بە بەڵام بە هیچ شێوەیەک نایەڵەیە ئەم خاوەن پرۆژەیە ئەمە ئەوەی ئەم هەلیکاری ڕەخساندۆ چی ناوەنی ناوبنێ نایڵە بە هیچ شێوەیەک تووشی زەرە دووزیان بێ بەڵام ئایا ئەکرێ ئێمەی خاوەن پرۆژە لە هەرێمی کوردستاندا ساڵ 12 مانگ 10 مانگ لە زەرە دووزیان دابم 2 مانگ لە خێر دابم 1000 ڕێگریم هەیە 1000 مشکیلەم هەیە حکوومەت بێباک بێ حکوومەت پێم پێ بکەنێ حکوومەت نیا بڵێ کاکە گیان هەر ئەوە کرد بە چەندی دوو لە ڕووی جەنات و دوو لە ڕووی بینەرە لەوانە ئەو قسە جوانیش نەبێت کە بە شێوەیەکی کەم لە ڕووی ئەعلام و لە ڕووی تەلەڤیزۆنەوە زانەی کە باست کرد قسەی وەکوڵی ناخی دڵی خۆتە بەڵام ینی لە هەر وڵاتێکا بێ بەجددی ینی ئەمە ڕوبەڕووی هەم حکوومەت هەم وەزارەتی کشتتوکڵەکرێتەوە ئەم پرسیارە هیچ لیژنەیەک لە وەزارەت هاتوون ڕۆژێک سەردانی ئەم قاعانە بکەن لەگەڵ ئێوە دانیشن ئێوە ئەوەی کە باست کرد لە سەرای قسەکان و هەر ئەڵی ئێمە چوین بۆ لای حکوومەتی هەرێم ئێمە چوین بۆ لای وەزارەتی کشتتوکڵی عێراق ئێمە چوین بە فڵانە شوێن بەڵام ئایا ئەوان ڕۆژێ هاتوون سەردانی ئێوە بکە لە نزیکەوە لە گرفتەکانتان بکۆڵێت تۆ بزان گرفتەکانتان چین خۆ ئەگەر چارەسەریش نەکرێت هیچ نەبێ گوێ لە معاناتەکانتان نەگرێ و بێنە خوا بێن بزان گرفتە سەرەکیەکانی ئێوە چییە بۆی هیچ نەبێت ینی بۆ ئەگەر ئێستاش نەبێت بۆ ئایندا بتوان هەوڵێک بدەن بۆ چارەسەرکردنی کێ هاتووە سەردانی کاگەڕامیان ئێمە وەکو خاوەن پرۆژەکان خاوەندەواجین من وەکو شخصی خۆم نمبینیوە لایەنە پەیوەندیدارەکان لە بەڕێز وەزیری کشت و کاڵەوە سەردانکەوەی کە بینی من بۆ خۆم لە پرۆژەی مەسەرەن هەڵهێنەر و دایکان و ئەوانەوە سەردان کراوە بەڵام ئینسان بێویژدانیش نەبێ وەزیری کشت و کاڵ هەموو کاتێک دەرگای بۆ ئێمە واڵا بووە بەڵام لەگەڵ ئەوەدا ئایا وەزیری کشت و کاڵ کە بەڕێز وەزیری کشت و کاڵی ئەم کوردستانەیە چۆن من معاناتی خۆمەزانم وەکو خاوەن پرۆژێک ئەویش معاناتی خاوەن پرۆژەکان ئەزانێت لە ڕاستیدا لە هەرێمی کوردستاندا چونکە ئێمە ناشتوانیشتان بۆ بکات ئەگەر عرضت کەم ئەگەر ئێمە چەند جار بە کتاب چەند جار ببینین چەند جار بە کۆبوونەوە گفتوگۆمان کردو کێشە و معاناتەکانمان خستۆتە ڕوو بەڵام لە ڕاستیدا کاگەڕامیار ئینسانەوێ بە ویژدانەوە قسە بکە دوولایەنە قسە بکە بە تەنیا بە شخصی وەزیری کشت و کاڵ نەک بێگەر تاڵەبانی من بم جەنابەت بی کاک محەممەد بێ ئێکی تر بێگە وەزیری کشت و کاڵ بین هیچ ناکرێ بە حکم بە شەرتێک ئەبێ شخصی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پشتی ئەم وەزارەتانە بگرێ وەزارەتی دارایی وەزارەتی بازرگانی وەزارەتی پلاندانان ئایا ئەمانە هەمووی پشتی وەزارەتی کشت و کاڵەگرن بەڕێی من نەخێر من لێرەوە یەک داواکاریشم هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاستیدا نەڵێ نازم
مەسەڵەن یەکێتیە لە وەزارەتێکدایە فلان گۆڕانە فلان نازامیە گرتو ئەو کۆمەڵە ئەو حیزبێکی ترە بەڕێی من ئەمە شتێکی غەڵەتە ئەبێ ئەو کابینە بە یەک چاو سەید کرێ بە حکمیەوەی ئەگە من وەزارەتێکم بەدەستەوە بوو ئەم وەزارەتی من سەرکەوتنەکە گەڕێتەوە بۆ شخصی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان و بۆ جێگری سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان نەک بۆ شخصی ئەو تاکە کەسە برای ئەزیزم بەڵام کێشە و مەشاکیل لە ڕاستیدا لە کوردستاندا زۆرە من لە سەرەتای بەرنامەکەەوە بۆم بەحس کردی قاقەز و قاقەزکاری و ئەمانە هەمووی هیچی دەردی ئێمە چارەسەر ناکە چۆن من پڕ بە دڵ کە هاوارەکەم مەعاناتی خاوەن پرۆژە ئەگەمە بەرچاوی حکومەتی هەرێمی کوردستان لە چەندین بەرنامەی تەلەڤیزۆنی لە پەیج و لە رادیۆ و نازەم لە چی ناوەنی ناو بنێ ئەمە ئەتوانین بڵێ مانگانە بۆتە عیش و کاری ئێمە بۆتە خەمی خاوەن پرۆژەکان لە هەرێمی کوردستاندا بۆ نمونە کاکە ئێمە بێمەوە سەر ڕاگەیاندراوەکەی ئەم هەفتەی پێشوو کە ئێمە بڵاومان کردوێتەوە لە خاڵێک کە وتوبانە حکومەتی هەرێمی کوردستان نەخۆشێک بڵاو بۆتەوە بە ناوی ئایبی نیوکاسڵ گەمبۆرۆ بەڵێ لە هەموو وڵاتێکی جیهاندا ئەمە هەیە بەڵام لە هەموو وڵاتێکی جیهاندا ڤاکسینی بۆ دروست دەکرێت ئەم ڤاکسێنە ئەمنی قەومیە بەڵام بەداخەوە من شخصی خۆم 3 ساڵە ئەڵام حکومەتی بەڕێز ڤاکسێن ئەمنی قەومیە یاری مناڵان نییە وەرە هەموو خاوەن پرۆژێک وەک ڤاکسێنی کۆرۆنا دابینی کە بۆ هاوڵاتەکانت تۆ دابینی کە بۆ خاوەن پرۆژەکان هەموو خاوەن دەواژینێک بە تەعداوە لەم $10 زیاتردا بۆ ڤاکسێنی بە شەرتێک ڕێژەی منارەوە بۆکە کەم کاتەوە بەڵام ئێستا لە هەرێمی کوردستاندا لەگەڵ ڕێز و احتراممدا داوای لێبوورنەکەم لە ئەو کەسانی کە ئەم بەرنامابین لەو هاوڵاتیانە بازاری ئازادە بازارێکی بەرەڵاییە لە هەرێمی کوردستاندا زیاتر لە 20 نوع ڤاکسێنی تایە مەسەڵەن ئەم قاعی کاک حاجی محەممەدی ئاڵتونە لەبەر زەرەد و زیان دایخستۆ جەنابە دەزانی جوچکی تیانە ئێستا تێچوونی کیلۆیە مریشی کەوتومانە بە 2000 بە 2100 دینارە تێچوونەکەی 2600 دینارە ئەوی ئەو ڤایرۆسە لی بادەگە بیدا بە 10,000 دیناریش بە تەعداوایڵم مایەکەی خۆی ناگرێتەوە جەنابە دەزانین تا ئێستاژەوە هەور و هەڵایە ساردا سوتەمەنێکی زۆر سرف بۆ لە کوردستاندا هەموو خاوەن پرۆژەیەک ئەگە هۆڵەکەی 20 میلیۆن هزار جوچک بێ بە بێ منت بای 20 میلیۆن دیناری جوچک سرف کردووە لە کاتێکدا ئەم هۆڵەی کاک حاجی محەممەد کە ئێستا لە ترسی زەرەد و زیان ناوێرە جوچکی بکاتەوە ناو هۆڵەکە کە زەرەدێکی قورسی کردووە نەک ئەم کاک حاجیە بەدەیانی وەگەم کاک حاجیە باشە جوچکێک 3 مانگ لەمە پێش بە 35 ساند بووە باشە ئەم دوو هۆڵە ئەمە دوو هۆڵی کاک حاجی ئەگە بای $2 ویسپێ هەر ئێستا ئەو $2 ئەگە جوچک کاتەوە ناو هۆڵی بای $4 و نیوە یعنی حکومەت لێکۆڵینەوەی نییە ڕقابەی چاودێری نییە بەرپرسیارەتی هیچ هەڵ ناگرێت برای ئازیزم بە ئیعلام لە هەرێمی کوردستاندا هیچ ناکرێت چۆن من دڵسۆزم ئەم کەتەی بەبێ مەعاش بەخۆ بەخش بەبێ هیچ بەڵام حکومەتیش لە ڕاستیدا ئێمە هاوڵاتی بەحساب حکومەت باوکمانە من لە بەرنمێکی تریش داوتومە پڕ بە ناخی دڵەڵێم من زڕباوکێکمەوێ کە بۆم باش بێ زڕباوکێکمەوێ کە یارمەتیم مات زڕباوکێکمەوێ کە ئاگای لە مناڵەکانی خۆی بێ زڕباوکێکمەوێ کە ئاگای لە پرۆژەکانی هەرێمی کوردستان بێ نەک باوکێکی عەسڵی کاک نازم باس لە مەسەلەی ڤاکسین کرد یەکێک لەو گرفتانی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە مەسەلەی ڤاکسینە کە حکومەت دەبێت خۆی سەرپەرشتی بکات بەڵام ینی ئەوەیە کە لە دەستی ئازادایە ینی کۆمەڵێک جۆری زۆر ڤاکسین هەیە لە هەرێمی کوردستان تۆ نازانی کوالیتی کامیان باشە چۆن بەکار بهێندریان بەکاریشی بێندری بزانی بەڵام دەبێت ئەمە لە دەستی حکومەتا بێت بۆ ئەوە لە دەستی ئازادایە چێن ئەوانەی کە ڤاکسینە هێنن کاکە ڕامیار ئەزانی چۆنە ڤاکسێن ئەمنی قەومیە بەڕاستی ڤاکسێن شتێکی زۆر خەتەرە نابێ هەر دکتۆرێکی بازرگان لەگەڵ ڕێز و احترامم معاملە یان بازرگانی بە ڤاکسێنەوە بکە بە حکمیەوەی من لە سەرەتای بەرنمەکەشەوە پێم وتی 20 نوع ڤاکسین زیاتر لە هەرێمی کوردستاندا وجودی هەیە بۆ نمونام قاعی کاک حاجی نوعێکی هۆڵندیەکە دراوسێکی سینیەکە ئێشی تر ئێرانیەکە ئێشی تر نازانم ئەنواع وڵات ئەردەنی و چی ناوەنەی ناونێ لە هەرێمی کوردستاندا وجودی هەیە هەرەکەی بەپێی بەرنامەی خۆی و لەگەڵ احترام بۆ خاوەن پرۆژەکان بەپێی عەقڵی خۆی ئەم ڤاکسێنە بەکاردێنێ لە ڕاستیدا ئەمە شتێکی غەڵەتە شتێکی هەڵەیە ئەمەش بەرپرسیارەتەکەی ئەگەڕێتەوە بۆ لایەنی پەیوەندیدار واتە بۆ حکومەتی هەرێمی کوردستان من شخصی خۆم 3 ساڵە ئەڵم حکومەتی بەڕێز حکومەتی ئازیز ڤاکسێن ئەمنی قەومیە نابێ خەڵکی بازرگان
بێ یاری پێوە بکە نابێ خەڵکی بازرگان بێ ئەم ڤاکسێنە بێنێ ئەبێ بچی لە وڵاتێکی محتەبەری ئەوروپی خوێن بگری لە ڕێگای ئەو نەخۆشیانەوە ئەو خوێنە بەری بۆ وڵاتێک لە وڵاتە ئەوروپیەکانی محتەبەر بێ کە ئەم ڤاکسێنە دروستکەی وەک ڤاکسێنی کۆرۆنا بیهێنێەوە لە ڕێگای ڤەیتەرنەریەوە بیدەی بە خاوەن پرۆژەکانی هەرێمی کوردستان لەم کەرتەی ئێمەدا بەرپرسیارم لەم قسەی خۆم ساڵانە حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم 500 بۆ 600 میلیۆن دۆلاری داهات ئەبێ ئەگە بە دڵ و بە گیان بیکە بە حکمیەوەی من وەکو شخصی خۆم وەکو برادرانی تر کە لە دوا منەوە دانیشتون هەر ڤاکسێنێک کە بزانێ ڕێژەی مردن منارەوە بوو لەناو هۆڵی پەلەوەرەکەی کەمەکاتەوە ئامادەیە $10 تا $20 زیادی پێبا لە بازار بۆ لە دەستی حکوومەتانە من دڵنیانەکەم زیاتر لە برای عزیزم ئەم پرسیارەژە بێ ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستانێکی ئەرە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خسوۆتە بەردەستی بازرگانەکان ئایا حکوومەتی هەرێمی کوردستان ئەگە تۆ ژێر بەژێر لەگەڵ بازرگانەکان شەریکی وڵی با ئەمەژەوەی بزانین ژنامیژە پرسیاری ئاراستی حکوومەتی هەرێمی کوردستانەکەم حکوومەتی هەرێمی کوردستان بۆ غەدرە ناکرێ نابێ لە هیچ وڵاتێکی دنیادا بەم شێوەیە نییە باشە دەست خۆش بەیاخوا دەچمە لای کاک محەممەد خاوەنی ئەم قاعەیە ئەم قاعەیە لێرە جوچکیتیانە دەوترێت لەبەرەوەی کە تووشی زەروزیانێکی زۆرە بن قاعەکە جوچکی تێ نەکراوە لەبەر کۆمەڵی هۆکاری تر ئەمانە و گرفتی تر چی هەیە کاک محەممەد ئێوە وەکو خاوەن قاعەکە ئێستا هەتانەوە تۆ ئێستا کە جوچک ناخیتە ئەم قاعەوە چ زەروزیانێکت بەرکەوتووە بەڵێ کاک ڕامیار تۆ هەج ئیشێکت بکەیت ئەس کارێکت هەبێ چەند جارێک تۆ زەرر بکەیت مەزبوری چی بگەی مەزبوری دای بخەیت ئێمەش ینی بڵێن ئەمە چەند ساڵێکە حکوومەت وەکو کاکنازم باسێکی وەک دەستمان ناگرێت دەستمان نشکێنێ ڕۆژێک مریشک بەرزە بێتەوە ڕێمان لێ ئەگرێ بە حقت حکوومەتی عێراقی خۆی ینی جنوب ڕێ لێگرتوین تەنیا ڕێگەیەکی هێشتۆتەوە ئەو تەنیا ڕێگەیە کە مریشک تۆزێک سعر بەرزە بێتەوە ئەمان هێن ڕێمان لێگرن ئیتر لە ینی بەڕاستی سەبەب زۆرە بریشکی بەستوو سەبەبی ڕئیسیە کردووە ژیان ناتوانین تەخمینێکی تو ئەمە ڕەبتی بە هەلاکەوەی ڕەبتی بە مردارۆ بوو چەندێکە قاعەکە چۆڵە تقریبن دوا بۆ 4 بۆ 5 مانگە دامخستەوە بە هیچ جۆرە ئامادەی نی تا وەزاوا بێت دووبارە جوچکی تێکەکەی ئەفو بگرە خراپترە بێ ئێستا دەنگ هەیە کە حکوومەتی عێراقی جنوب ڕێی شیمال بگرێت ئەگەر ئەو قرارە دەربشێت و ڕاست بێت ئەوە مەجبوری بۆ هەتا دای بخین کەواتە ئێوە دەتانێت چیتان بۆ بکرێ ینی حکوومەت دیارە ینی و کە نازم ئاماژەی پێکرد زۆر چوونەتە دەرگای حکوومەت و لە دەرگای زۆر وەزارەت و حکوومەت و هەم عێراقم هەرێمی کوردستانتان داوە بەڵام داواکاریەکانتان جێبەجێ نەکراوە کەواتە ئەم کەرتە وەکو خۆت ئەڵی تۆ 6 مانگە دادخستووە وا بڕات چی لێ دێت دۆخەکە زانی چۆنە ئەو بە ئێمە ناکرێت ئێمە کەسێکی ئاساین ئەوە ئیش کاری وەزیرە کاری بەڕێوەبەرایەتیە ینی ئەوان ئەبێت مشکلە ئەمە بینی دوو دەوڵەتە ئاسێن بگرێت دوو دەوڵەتە یەخەلیم و مرکزیە ئەوە کاری وەزیرە کاری وەزارەتە کاری وەزارەتی کشت و کاڵە بەڕێوەبەرەکان ئەبێت هەماهنگ بن ئەبێت قەنەعەتیان پێ بکەن کە شیمال و جنوب نابێ فەرقی هەبێت دەست خۆش بێ کاک عەدنان جەنابشت پێم بڵێ لە عێراق چێ ئاسانکاریەکە کرێ کە لێرە ناکرێت ئەوانی عێراقکە وەکو کاک محەممەد باسی کرد کۆمەڵێک ئاسانکاریەکرێت چینەوە ئاسانکاریانی کە لەوێ دەکرێن لێرە بۆتان ناکرێت لە عێراقا یەکەم شت کە بۆیە کات ساختکردنەوەی مریشەکەیەتی سەربەرخانەیان هەیە ساختکردنەوەیان هێبیان دووەم گاز و کارەبا ئەو بە بەلاش بۆیانەکەن ئێستا بۆ نمونە ئێمە خۆمان 1 کیلۆ مریشکی هەرێمی کوردستان بۆ عێراق ناڕات بەڕسمی هەمووی ئەڕۆ بە قاچاقەکە چۆنە ئەبێ پارە بدا ساحب مریشەکە بۆ نمونە جەنابەت من با بڵێ من ئیشی مریش بکەم ئەبێ پارەی عبوری ئەو مریشکە بم کە ئەڕوا بۆ جنوب واش ئەڕوا ئەم مریشکە مریشکی کوردستان نییە 1 کیلۆ مریشکی هەرێمی کوردستان تا ئەم دەقەش بەڕسمی بۆ جنوب ناڕات بۆ ئێمە داوا لە بەڕێز وەزیرەکەین هەرچی کردووە کارێک بکات ئەو ڕێگەمان بۆ بکرێتەوانێ بەڕسمی بکرێتەوە بۆ بەرهەمی ناخۆ چەنە لە ناوخۆ زیاترە ئەوەی کە بەرهەمە هێنرێت پێما بێ لە ناخۆیە پێویستمان بە زیاتر لە 125,000 تۆنە 145 بەڵام باشتر لایەتی بەڵام ئەوەی من بزانم بەرهەمی ناخۆی خۆمان ئەگەر جنوب نەبێ مڕام پێ بکەیت کیلۆ مریش 1000 دینار ناکات ئەگەر جنوب نەبێ چکم بۆ بەڕاستی قاعەکانمان زۆرن ئەو قاعانی ئێسش هەن الحەمدوللا وەکو جارانی قاعێکی بچووک بێ هەمووی مەشروعە کاتی خۆی قاعێکی 10,000 و 12,000 و 15,000 بوو ئێستا هەر یەک قاعە لەوانە 40-50,000 مریشکن مۆزوعەکە ئەوەیە
ئەگەر جنوب نەبێت بۆ ئێمە زۆر مشکلەیە. ئێستا تۆ وەکو خۆت وەکو خاون خاعەیە دەڵێ ئەم کەرتە ئەگەر وا بڕوات وەکو کاک محەممەد ئەم قاعانە داخرێنتەوە و ینی کەرتی پەلەوەری ڕۆ هەرسێنانە 100% چکم تۆ ڕۆتیناتکی زۆرن لەسەردانێت دەردی کاک حاجی محەممەد وتی مۆزەفکی بۆ منداناوە مانگی 400 دیناری بەمە بە بێ و سعاتێ بێ لەگەڵ ما بێت ئەمە بە ئیجباری شەکە ئیجبار دەکە یعنی تۆ ئەگەر بەڕاستی ئەگەر تۆ خزمەتی من بکەمە خزمەتکردنی من نییە من پرۆژەیەکی وا بکەم ئەبێ هاوکارم بێ ئەبێ یارمەتیم بیت بەڵام بەعکسەوە ئەمان لە جێ هاوکاری بکە ڕێت لێگرێ بچووکترینشت حکومت بۆ من نەکردو بۆ وەکو ساحب ڕۆژەکان ناوی یاوە پێمان نەکارەبە یاوە پێمان نەجادی یاوە پێمان ئەبووە بشیدا ئەمانە هیچ شتێک لە هەر وڵاتێک تۆ پرۆژە بکەی حکومت دیە دامتەکە بەسیترین شت بیرە بێ بچی خۆ ئەبێ بە هزار واسە تابیری هەڵەکەنی کارەبایە بە پاری خۆ ببینی جادێ بە پاری خۆ بۆ بینی یعنی هیچ شتێکت بۆ ناکە بۆیە من قەناعەتم وا بڕاست زۆر خراپە و بەرەو خراپتریشە ڕایسە دەستخۆش ئەگەر میوانەکان یەکێک لە ئێوە قسەیەکی هەبێ لەسەر بابەتەکە سوپاس یەکەین حاجیگان ئەگەر جەنابەت قسەیە بکەی لەسەر ئەوەی کە هەم کاک عەدنان باسی کرد ئەوەی کاک محەممەدیش باسی کرد ئێوەش هەمووتان خاوەن کێڵگەن و معاناتی خۆتان هەیە چی بکرێ باش بۆ ئەوەی لەم دۆخە چاق بۆستی کە توێکە وڵا پێشەکی بەناوی خوای گەورە بە خێراتنتانەکەین وڵای حکوومەتیش هاوکارمان نییە بەڕاستی کاگڕامێر هەم ئەتوانێ ئەسە گلەیەکمان هەیە لێرەیچیان حاضر نین نوێنەری حکوومەت و بەداخەوە من پێشیانم ودیانی ئەم بە وەزارەتی کشتتوکاڵ تەنانەت وەڵامیان نەدایەوە بڕەبەراتی کشتتوکاڵەکان ڤێتەنەری بەداخەوە ئامادە نەبوون ئامادەی بەرنامەکە بن وڵی تر جەماعەت قسەی باشیان کە هیچی وان نێشتەوە بەڵام حکوومەت دەتوانێت ڕێخستنێ بکە بۆ نمونە ئەم قایی ئێمە و کاک حاجی لە ساڵێکە 4 وەجبەی تێ نەکەین با 2 وەجبە بێ و بەرنمەیەکی بۆ دانێ ڕێخستنیەکی بۆ بکات ئەم هەر زۆر بێ منەتانەیە حکوومەت بەڕاستی لە جیاتیەوەی کە 4 وەجبە و من 1 وەجبە خێرکەمسیانی زەرەگرم با 2 وەجبەی تێکەم و ئەو ماوەیە بەتاڵ بێ هەم ساڵانە چەند وەجبەی تێکەن ئەم خاوەنە ساڵانە فریای 4 وەجبەکەوی تقریبا ئیتر ئەوگە بکرا بە 2 وەجبە باشتر بوو بەڕاستی بۆ نایکەن بە 2 وەجبە ئەخرە بێ حکوومەت بیکە ینی کەس ئەوە نییە بەرنامە بۆ دانێ ساڵانی زوو هەبوو لە ساڵێک لە 90 ڕۆژواناتوە بوو نەبوو تاو کاتە تێکی وەجبە تێکەی باشە ئەستا چۆنە وڵای سەر کەس بۆ خۆیەتی ینی کۆمەڵە قاعوشتی بێمۆڵەت زۆرە لە بەی تا بەخێوە کرێ ئەمەی کە ئینجازەشی قاعی بێمۆڵەت هەیە ئەمە گرفتی بێەوە دروست کردووە ئەی بە دڵنیاییەوە چۆنەرە وڵا زۆر سپاس دەکەم دەستی خۆش ئێوەش ئەگەر قسەیەکی هەبێت لەسەر ئەو ڕۆتیناتە چییە کە بۆتان هاتوتە پێشوە ئایا پێشتریش ئەم ڕۆتیناتانی کە باست هەبوو یان نا کاگرامێر ئەم ڕۆتیناتە لە وەزارەتی کشتتوکاڵەوەیە ئێستا بە زەوێک 5 دوانوی بەتاڵ بێ ئیجازەتە دەنێمەوە بیری قۆڵ بەڵام سەم پرۆژەیەکم هەیە 50 ملیشکەگرێ ئیجازەم نادەنێ بۆ بیری من بە تەنکەر ئاوکردم بۆ داواژی تەنکەر 75 دیناری پێدەم ئالە بڕۆ مشکلی خۆت چەند ڕۆژدارێت تەنکەرێکت پێویستە ڕۆژوایە 5 تەنکەر ئاوکردم لە هاوینا زۆری بێت بەداخۆم دەست خۆش کاک نازم دێمەوە لای تۆ ئێمە لە هەرێمی کوردستان مانگانە ساڵانە پێویستمان بە چەند تۆن گۆشتی مریشتەیە و چەند بەرهەم دەهێنرێەوە چەندێ زیاترە لە خواسی ناوخۆی تەماشاگە کاک ڕامێر ئەمە دوولایەنەیە لایەنێکی ئاماری حکوومەتی هەرێمی کوردستان ڕاست و دروست نییە بە حکمی ئەوەی ئەتوانین بڵین لە 180 بۆ 170 پابەن نابێ بە هینەکانی بڵین فەرعەکان بە بەشی کشت و کاڵەکانەوە پابەن نابێ خاوەن پرۆژە پێوێ لە 100 توانین بڵین 70 پابەن ناوێت بە حکمی ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەنی هیچ هاوکارێکی خاوەن پرۆژە بکە ئەویش پابەن نابێت واتە ئەم داتایی کە لەبەر دەستی وەزارەتی کشت و کاڵدایە یان لەبەر دەستی فەرعەکاندایە واقعی نییە نەخێر ئێستا عەرزت دەکەم ئێمە لە هەرێمی کوردستاندا ساڵانە بە پێی خواستی تاگ هەموو نفرێک ستانداری نێودەوڵەتیە 24 کیلۆ گۆشتی مریشکی بۆ دانراوە کە بیخوا ئێمە لە هەرێمی کوردستاندا ئەگە 5 میلیۆن نفر بین ئەم 5 میلیۆن نفرە زەڕی 24 کە کاتە 145 زاتن 144 شتێکی ژەکەتەوە لە 145 زاتن بەرپرسیارم لەم قسەی خۆم ئێمە لە هەرێمی کوردستان ساڵانە نزیکەی 400 تەنمان هەیە باشە ئێمە نزیکەی 1950 پرۆژەمان هەیە نێزکی 600 ئەوەندە پرۆژەی نایاساییمان هەیە باشە برای ئەزیزم واتە حکوومەتی هەرێمی کوردستان پلانی نییە هاوکاریەکن ناکە
ئەم داتا و زانیاریش کە لە کنێتی ئەوانەی کە معاملاتی بۆکە کە لە یەکەم ڕۆژە جوشکی بۆ تیەکات ئەو لەسەر ئەوە ناڕات لەسەر ئەوی ناڕوە کە 600 پرۆژەی نایاسایی هەیە کە کابراایك معاملاتی بۆ ناکە داخلکردنی جوشکوانە لەسەر ئەوە ناڕوە برای بەڕێزم کاک حازی قوباد کوتی گلەیەک بێ بۆ لایەنە پەیوەندیدارەکان کە نەهاتوون بڵێ لایەنە پەیوەندیدارەکان لە ڕاستیدا ئەوان بێباکن ئەوان لە ژوورە داخراوەکاندا بەڵێگە نرخی مریشک بەرزەبێتەوە زۆر بە جوانی بەبێ ئاگاداری ئێمە ئیمزال لەسەرەکەن لەسرت کۆکەنەوە بۆیە ڕێگاکە لێ بگرن بۆیە هاتچۆکە لێ قەتەحکەن بەڵام ئێستا ئەزانێ خاوەن پرۆژەکان لە زەرد و زیانێکی قورسدا لە ماڵوێرانیدا لە سەرگەردانیدا یەک دانەژناڵە ئەرێ با خەمێکت بمەوە ئەرێ کاکە تۆ مردووەکە لێ مردو خۆ عافویکە بۆ خۆت خۆشببی ئەمانە نییە لەناو ئەم حکوومەتی ئێمەدا لەناو ئەم وەزارەتی کشت و کاڵی ئێمەدا کەرتی پەلەوەری لە هەرێمی کوردستان لە گەشتسەندنێکی زۆر پێشکەوتووە بوو بەڵام ئێستا بە وتەی خاوەن کێڵگە پەلەوەریەکان دەوتێ ئەم کەرتە ڕوە و داڕوخان دەڕوە ینی ئەم کەرتە بۆچی وای لێ هاو ئەو گرفتانی کە ڕوبەڕی بوونەوە چی بوون دەستخۆشتان لەکەم بە خێراتتانەکەم داوای لێبوو نەکەم کە نەمتوانی بەرنامەکە لەگەڵ خاوەن کێڵگە پەلەوەریەکانە ئامادە بم وەکو جەناب و باسی کردن دیارە سامانی ئاژەڵ بە تایبەتی کەتی پەلەوەر لەم چەند ساڵانەی پێشووە پێشکەوتنێکی گەورەی بەدەستهێناوە لە هەموو چونکە ئێمە کە باسی پەلەوەرەکەین پەلەوەر بازنەیەکە حەڵقەیەکە یەک بە دوای یەکە هەر لە ئومەها لە دایکانەکانەوە لە هەڵهێنەرەکانەوە لە کارگەکانی ئالیکەوە لە کێڵەکانی بەخێوکردنی گۆشتەوە هەر لە مەزەرەوە ئێواتە سەربڕینخانەکانەوە ئەم حەڵقانە پێکەوە گرێدراون هەر گرفتێک هەر کێشەیەک لە یەکێک لەم حەڵقانەدا ڕوو بدات گرفت بۆ ئەوی تریان دروست دەکات مەبەستمان چییە؟ مەبەست لەوایە ئێمە خاوەن کێڵگە پەلەوەریەکان ئێستا توانای بەرهەمهێنانی زیاد لە پێداویستی ناوخۆمان هەیە لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە من وەکو سلێمانی قسەت بۆ بکەم زیاد لە پێداویستی ناوخۆمان هەیە ئەو زیاد لە پێداویستی ناوخۆی ئێمە لە ئێستادا گرفتەکە بازارەکەیەتی لەکوێ بازاڕی بڵێ لەکوێ ساغی دەکەیتەوە خۆی بازاڕیش زانستێکە مارکێتێنی زانستێکە بەڕاستی کاری دەوێ و ئامادەکاری ئەوێ کە چۆن تۆ ئەتوانێن بازاڕە بۆ ئەم بەرهەمانی خۆت ئەگەر لە ناو خۆتانە بێ کەواتە تۆ چی بۆ دەکەیت دەبێت یان هەنادەی بازاڕی تری بکەیت یان دەبێت خەزنی بکەیت کۆگای بکەیت بۆ ئەو کاتانەی کە گرفتی کەمبوونەوەی مریشک دروستە بێت و بیخیتەوە بازار بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستان بە تایبەتی لەم سنوورانەی ئێمە بەگشتی هەموو هەرێمی کوردستان حەزمان لە مریشک بە زیندویە بە مریشک بە زیندوی ناتوانی زیاتر لە تەمەنی بەخێوکردنی خۆی ڕای بگری چونکە مریشی خۆی زیاد ئێمە لە ڕۆزانستەکەی ئەوەی ئێمە کاری لەکەین مریشک 2 کیلۆ تا 2 کیلۆ نیو حسابی زانستی لەسەر دەکەین نەوەڵا بەداخەوە ئێمە چۆن خواستی هاوڵاتی ئێمە لەسەر مریشکی زیندووە هەروەها خواستی لەسەر مریشکی گەورەیە ینی کە کێشی گەورە ئەو پیرە جایەوە بریشک کۆمەڵی سنفە نامانوێ بچینەوەی با زیاتر باسی ئەمەکەینەوە بابەتێکی ترە و بابەتێکی هینە و مریشکە پیر نییە ئەوە ئومەهاتە ئەوە بابەتێکی بەسمان لە پرۆژی گێژە خەڵکی حەزی لە مریشکی 3 کیلۆ و نیو بۆ سەر 4 کیلۆ حەزی لەمانەیە ئەم دوو گرفتە زیندوی و کە حەزمان بە زیندوی و هەم حەزیشمان بە مریشکی گەورەیە ئەمە یەکێکە لە گرفتەکانی بازار بۆ ئێمە ڕانەهاتوین مریشکی بەستوو بخۆین مریشکی بەستوو مەبەستم مریشکی بەستوی هاوردە نییە مەبەستم ئەوەیە یەکێ لە گرفتەکانمان سەربڕینخانەکانی بواری پەلەوەری خۆماڵیە کە لە ئێستادا چۆن ئێمە حەزمان لە مریشکی زین و بە فرێشی دەفرۆشێت و بەوەینە مەزەرەکانمان کەمترین کار دەکەن لەم بوارە وەجبەیەکی زۆر کەم سەر دەبڕن چونکە خواستی خەڵک خواستێکی کەمە لەسەری بازارەکەی کەمە چکە عادەتەن حەزیان لە مریشکی زیندووە و قەبارە گەورەیە ئەمە یەکەم دووەم یەکێکی تر لە گرفتەکانی بوونی مریشکی بەستوی وڵاتان و شوێنانی ترەکە جۆرێک لە جێگەکانی جێی مریشکی خۆماڵی پڕ کردوێتەوە کەواتە تۆ کە ئینتاجت زۆر بوو بازارەکەشت بەم شێوە بوو
حتما ئەو گرفتی بەرز و نزمی نرخەت لێ دروستە بێ حتما گرفتی زەرەر و زیان لەم کەرتە لێ دروستە بێ هەمانەوە نیمانە بازاڕی ئێستا بۆ بەرهەمی ناوخۆ بازارەکانی ناوەڕاست و خواروی عێراقە ئەمیش مەزمون نییە بەڕاستی جاری وا هەیە لە فترێک ئێستا کە ئێمە قسەی تیا دەکەین بۆ مریشکی ئێمە دابەزیوە لەبەرەوە خواست لەوێەوە کەمە لەسەر مریشکی خۆمان لەوێ وەزباتیان چونکە جەوەکەی جەوێکی گونجاوە لە ئێستادا وەزبای خۆیان پێگەشتووە زیاتر بازارەکەی لەوێ پڕەکاتەوە لێرە کەمتر ئەڕوا بووە لەبەرەوە ئەم گرفتی بازاڕیان هەیە بۆیە گەشەکردنەکەی چەنە خۆشە زەرەر و زیانەکەی ئەو نەقورس ئێستا خواست دەناوخوا لەسەر گۆشتی مریشک چەندێکە و چەندێک لە خواستی خۆمان زیاترە و پێویستەکە ساغ بکرێتەوە لە بازاڕەکانی تر بەڵێ ئێمە سلێمانی ئەگەر بە هین وەربگرین سلێمانی بە نمونەیەک وەربگرین ئێمە لە سلێمانیە پێویست ڕۆژانە پێویستمان بە 150 تەن مریشک هەیە ئەمە باسی پرۆژە فەرمیەکانت بۆ دەکەم یعنی سەر هەنێ گرفتی گەورەی تریشمان هەیە لەگەڵ هەمانە تەجاوزاتن لە مەناڵتیقی دێنە سەر ئەوەش باسەکەن کە ئەمانەش یەکێکن لە گرفتەکان کە فائیزی ئینتاجیان دروست کردووە لەسەر خاوەن پرۆژە فەرمیەکان کە زۆر هەوڵمان داوە کە بۆ چارەسەرکردنی تا ئێستا بەڕاستی یەکلایی نەبووتەوە سلێمانی ئەگەر بە نمونە وەربگرین ڕۆژانە ئێمە پێویستمان بە 150 تەنێک گۆشتی مریشک هەیە و توانای بەرهەمهێنانمان لە 300 تەن زیاترە ڕۆژانە ینی ئەڕوا بۆ 400 تەن تۆ 150 پێویستە بڵێ ینی زیاد لە دوو بەرامبەر زیاترمان هەیە لەلاین ئەمە چی لێ دەکەیت ینی ئەمە گرفتەکەیە کەواتە ئێمە توانای خۆبژێویمان تێپەڕاندووە کەواتە وە پیشەسازی پەلەوەریش نەیتوانیەوە هەتاکو ئێستا بین بە پیشەسازیەک کە لە شتەکانی ترا بەکاری بهێنینەوە ئەوەی ئەحتیمادمان لێ پارچەی مریشک لە دەرەوە کەنتاکیە لە دەرەوە دێت ئەم پیشەسازیەکان پیشەسازی ئەوەی بابەتانی تر لە دەروێ ئەمانە یان بوونی ئەو مریشکردن یا ئەو شوێنانەی مریشک بەکار ئەهێنن لە هەنێ وەزارەت و دام و دەستگای حکوومەتی هەرێمی کوردستانەیە کە ڕۆژانە مریشک بۆ کارمەندان و نەخۆش و سژن بەکارێنن بەداخەوە ئەوانی زۆرترین ئەحتیمادیان لەسەر مریشکی دەرەوەیە بەستوی دەرەوە بەشێک لە هەرزانیەتی طبعاً بەشێک لەوە لە هەرزانیەکەیەتی هەموو کاتێک دەسی ئەکەوێ مەزەرەکانی ئێمە بەهۆی ئەو زین و بوون و کار نەکردنی بەڕاستی ناتوانن وە کتابیشمان بۆ هەموو لایەنەکان کردووە کە ئێمە پێویستە هەموو لایەنێ هەموو ئەو شوێنانەی کە گۆشتی مریشکیان بهێن ئەم مەزەرە فەرمیانەی ئێمە وەربگرن ینی ئەو مەزەرانەی کە مۆڵەتی فەرمیانە هەیە لە ڕووی زانستی و بە پێ ڕێنمایەکانی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو دروست بوون شتی نافەرمی زۆرە لەو بابەتە ئەمانە ئیشی سەبڕیخانەکانیان فەشەل پێهێنا ینی یەک کۆمەڵگرفت لەم کەرتا هەیە پێویستی بە حەلێکی زۆر بەهێزەیە کە سەرجەم موسساتی تر هاوکار بێ لەگەڵ یعنی بە تاقی تەنها گرفتەکان بێکێ چارەسەری بکە وەزارەتی کشتوکاڵەوە تا ئێستا کۆمەڵێکی هەڵگە پەلەوەریەکان دەڵێن ئێمە زۆر دانیشتمان لەگەڵیانە کردووە لەگەڵ حکوومەتە ینی خودی سەرۆکی حکوومەت دەبێت ئەم گرفتانە چارەسەر بکات دەڵێن ئێمە بەرمنە وەزارەتی کشتوکاڵ پاڵپشی داواکاری ئێمەیە بەڵام چارەسەرکردنی لە دەستی ئەوانە یاخود لە دەستی حکوومەتایە یان پێویستی بە تێچووی مادیە یاخود ڕێکاری تر هەیە پێویستە بگیرێتە بەر بۆ ئەوەی کە ئەم کارتە لەم قەیرانی دەوترێت تێکەوتەوەزار بکرێت وەڵام بەتاخەوە منەزانم معاناتی خاوەن پرۆژەکان بەشێکی زۆریان لە نەتیجەی ئەو بەرز و نزمی کە بەنەوە گرفتی کە باسمان کە تووشی زەرەر و زیانێکی زۆر گەوتو کەم پڕ بەدڵ ئێمە بەڕاستی شتێکی زۆر ناخۆمە سەرۆیەکی زۆر نیشتیمانەیە بەڵێ و خاوەن کێڵگەیە بەڵام پرۆژەیە کە ئەچێتە بواری ئاسایشی خۆراکی ئێمەوە ئینتاجمان بەداخەوە منی ژاگام لێیانە و من پەیوەندی نزیکم لەگەڵ خاوەن کێڵگەکانە هەیە و لەگەڵ کۆمەڵی کێڵگە پەلەوەریەکانیشا پەیوەندێکی نزیکمانەوە ئاڵ و گۆڕمانەوە من هەمیشە ئێمە و قسامانی ئاژەڵ ئەوەی لە سنووری دەسەڵاتی ئێمە قدرێکیشمان نەکردووە هەنچەند سنووری دەسەڵاتی ئێمە و توانای ئێمە هەر لە باسکردن نایانی بەڕاستی پێت بڵێم لە سنووری پارێزگای سلێمانیە حقیقەتە ئەوانی شەزانن ئەوەی هەیە لەگەڵ وەزارەتە ئاگاشم لێ وەزارەتیش بە هەموو شێوەیەک بە نووسرا بە بینین بە هێن
هەمیشە پاڵپشتی هین بووە پرۆژەکان بوو ینی ئەوە شایەتێکی ئەخلاقی ئێمەیە کە من ئەیدەم لەوا بوون بەڵام لەبەرەوە گرفتەکە گەورەیە زەحمەتە بتوانرێ هەموو گرفتەکانی خاوەن پرۆژەکان بە تاقی تەنها بە وەزارەتی هەرکە بەشێکی لە پەیوەندی بە ئەنجومەنی وەزیرانەوە بەشێکی پەیوەندی بە وەزارەتی داخلی و ینی هەموو ئەمانە ئەچنە بابەکەیەوە بۆ نێڵیت شت بێ ینی پاراستنی بەرهەمی ناوخۆ یاسای پاراستنی بەرهەمی ناوخۆ بەرکار بکەی خەیری بەرهەمی ناوخۆ نێڵی ساق بێتەوە لە هیچ شوێنە ئەمانە هەمی بازاڕی ئەوانن وەکە ئێمەڵی کێڵگەی پەلەوەری من بەستم بەڕاستی کاگرامە مەبەستم پس کێڵگەکانی گۆژ نییە بەڵام مشەخەسی ئێستا گۆژ قسەی لەسەرەکەی نایەمە هەڵهێنەرەکانمانە گرفتیان هەیە کارگەکانمانە گرفتیان هەیە ڕۆژەکانی هێلکەی خواردنن کە خۆشبەختانە لە دوو بابەتە گۆشت و هێلکە هاتوونەتە پێشکەوتنێکی باشی ئەمانش هەموو گرفتی گەورەیان هەیە بەڵام ئەوەی کە زۆر زەق ئەبێتەوە بەڕاستی لەم چەند ساڵا من وەکو هەم پسپۆڕیەکیش نەوەکو بەرپرسیارەتێکە پسپۆڕەکەم زەمانێکی زۆر لەگەڵ ئەم بابەتانین بەڕاستی هەمیشە باجی زەرەر و زیانەکە هەمیشە باجەکەی خاوەن پرۆژەکان داویانە بەڵام هەنێکیشی پەیوەندی گرفتەکان پەیوەندیان بە خاوەن پرۆژەکان خۆشیانەوە هەیە گرانبوونی گۆشتی سوور بەشێکی دەوترێ پەیوەندی بەوەیە نرخی ئەڵەف و پێداویستەکانی ترگران بوو جوتیارانی ناوخۆ بڵێن ئاژەڵدارەکان وازێنە ئاژەڵداری هێناوە ئێستا ئاژەڵی ناوخۆی کەم بۆتەوە برای بەڕێزم من ئەوە نییە تۆ قسەکەم با بەغەڵە نەڕات خۆیان دەکەم سعادەکە مەجالم بە من ئەوە نییە کە بەغەڵەت قسەکەم بڕوا من هێرشکەمە سەر جوتیارانی هەرێمی کوردستان کە کابراایەکی فەقیری داما و لە لادەیەک 200 سەر مەڕبەخیەوە کاوێ حکومت بە هەموو شوێک هاوکاری جوۆی داتێ بێ علەفی باتێ لە هەموو وڵاتێکدا وایە بەڵام لە هەرێمی کوردستان وانە بەڵێ تخوا کاگرامێر لە هەرێمی کوردستان بەڵێ ماڵات خەریکە لە ناوچێ بە حکمی ئەوەی ئەمەش خەتای حکومەتی هەرێمی کوردستانە پرسیارەکەی من نەتەش پرسیارەکە ئایا کەتی پەلەوەریش خەریکە بەو دەردە ئاچێت یاخود نا ئێستا بەنمونە ئەگەر کیلۆیەکی گۆشت بە 23,000 وەکو خۆ دەڵێ ئەگەر کەتی پەلەوەریش بە هەمان شێوە ڕوبەڕووی ئەو کەرتە بێتەوە نرخی مریشک گران نابێ بۆ 10,000 و سەر و ئەوەشەوە مەبەستم پرسیارەکەم زیاتر لەوە بوو برای بەڕێزم من 4-5 ڕۆژ لەمەوە پێش ئەو کاتی پرسیاری تر لێ کردم کە لە ڕاگەیانراوەکە بڵاوم کردەوتم بەڵێ مریشک لە هەرێمی کوردستاندا گرانە بێت کاتەکەی نازانم لەوانەیە مانگێکی تر بێ لەوانەیە 20 ڕۆژی تر بێ لەوانەیە مانگونیوێکی تر بێ بە حکمی ئەوەی ئەگە بارودۆخ بەم شێوەیە بڕوا خاوەن پرۆژە کیلۆیە مریشک باد بە 2,000 دینار یان بە 2,100 دینار لەولاوە ڤایرۆسی هەیە لەولاوە تێچوونی غاز و گاز و کارەبا و دەرمان و ڤاکسێن و ئەنواع مەسرەفی هەیە ڕاخەری قاعە و ینی بە ئەنواع شێوە ئەتوانی مەسرەفی مۆلیدە و سیانە و ئەوانەی هەیە ناتوانە جوجو کاتەوە ناوهۆڵەکەی بە حکمیەوەی ئێستا زەرەری دەواجین لە هەرێمی کوردستاندا زۆر قورسە ئەوە نییە کە من بڵێ وڵا بە 5 ملیۆن دینار زەرە لی دەرەچم نەخێ برای بەڕێزم هۆڵێکی 10,000 ڤایرۆس لی باد ئەگە 7,000 لێ بکوژێت بۆ هەموو مەسرف گرانیەوە بۆ هەموو جوچ گرانیەوە بۆ هەموو بارگرانی کە لەسەر شانی خاوەن پرۆژەکانە لە کوردستان من دڵنیا دەکەم زەرەدەکەی لە 50 ملیۆن دینار بۆ سەرەوەیە بەڵێ ئێمە وەک خاوەن پرۆژەکان ئامادەنین هیچکە لە هەرێمی کوردستاندا بە زەرەدوزیان ئیشکەین ئەگەر هاوڵاتیە بەڵێ ڕێز و احتراممان هەیە بۆ هاوڵاتی خوشک و برای ئێمەیە کەس و کاری ئێمەیە ئامۆزا و خاڵۆزا و پورزای ئێمەیە بەڵام ئێمەش وەک خاوەن پرۆژە دڵنیات کەم هاوڵاتین خۆ لە مریغەوە ناتوین ئێمەش هاوڵاتیەکی دڵسۆزی ئەم هەرێمی کوردستانین کە بە ئەرچی خۆمان بە ئارەقی نێوچاوانی خۆمان بە هەموو توانایەکی خۆمان کە هەستاوین هەر یەکە لە ئێمە کە بچووکترین پرۆژه هەبێ لە 25 دەفتەرەوە دەست پێکات تا 80 دەفتەر تا 100 دەفتەر دلار لە پرۆژەی داوە هەموو ژیان و گوزەران و خۆی قەرزار کردو لەم پرۆژەی داوە کە سوودێکی هەبێ بۆ خۆی و بۆ ماڵ و مناڵی بەڵام ناکرێ حکومەت بێباک بێ تەماشاکە هیچ ئامادە نەبێ هیچ پلانێکی بێ ئامادە نەبێ ئەم کەرتە بڵێ با بەرەو ڕمان نەڕوە برای ئەزیزم ئێمە ئەمانەوێ نامانێ وەکو خاوەن پرۆژە لە ڕاستیدا مریشی لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان گران بێ بەرەو ڕمان دەڕوایە بەڵێ بەرەو داڕمان یەک ساڵ لەمە پێش من تۆ مقابلەمان کردم 2 ساڵیکە تەماشا بکە ئەگەر لە بیرت بێ لە تاسڵ جواب و یان نا ئێمە دوولایەنە قساکەین برای ئەزیزم تێئەگەین
هاوڵاتێک فەقیرە هاوڵاتێک بێمەعاشە هاوڵاتێک مۆزەفە چاوەڕوانی 3 مانگ معاشەکە لەم حکوومەتەوە کە بیدرێتە نایدرێتە باشە چیلۆیە مریشک بۆ هاوڵاتی ئازیزە بە 1000 دیناری دڵنیا بە زۆرە بەڵام ئەم هاوڵاتی ئازیزەش ئەبێ بزانێت تێچوونەکەی لەسەر من زۆرە ئەم هاوڵاتە بەڕێزە ئەبێ بزانێ کە حکوومەت بێباکە پلانی نییە بە هیچ شێوەیەک هاوکاریم ناکە هاوکاری معنەوی و مادیم ناکە ئێمە حەزەکەین وەک وڵاتانی دراوسێ بەڵێ ساڵ 12 مانگ چیلۆی مریشکی یەک نرخ بێ بابێن ئەگەر ڕازەکە ئەم حکوومەتە ئەگەر لایەنە پەیوەندیدارەکان لەگەڵ ڕێز و احترام ڕازەکە بابێن لەگەڵ کۆمەڵی چێلگە پەلەوەریەکان کۆبنەوە بابێن لەگەڵ خاوەن پرۆژەکان کۆبنەوە تێچوونەکەی دیاریەکەین کاکە ساڵ دواتخوا ئەرزگەم ساڵ 12 مانگ کاکە با تێچوونی 1 کیلۆ مریشی چیلۆی 250 دینار کاکە با 300 دینار خێبێ تێچوونەکەی لەم کاتەدا براکەم بە پرۆژەیە پرۆژەی وایبیدا بە 10 دیناری ژمایەکەی خۆی ناگرێتەوە بە حکمی نەخۆشی هەیە بارگرانی زۆرە لەسەری جوچی گرانە لەسەری پرۆژەش هەیە 2600 دینار تا 2700 دینار لەسەری ئەکرێت ئێستا دەوتێت تێچوو زیاترە لە خستنە بازار ینی چەندێ زیاتر ئەگەر من عەرز دەکەم هەموو چیلۆ تێچوونێک مریشکێک ئێستا لەو کاتێک کە خاوەن پرۆژێکی فەقیری داما و ئەیکاتە ناو بازارەوە چیلۆی 500 دینار بە زەرە دوزیانەی کاتە بازارەوە من تخوا لە بەرنمێکی تریش داوتم با لێرەشدا هەر دووبارەی کەمەوە مەسەلێک هەیە ئەڵە سرم ببڕە بەس نانی ماڵ و مناڵم مەبڕە بەڵام کاک حکومەتی بەڕێز حکومەتی دڵسۆز حکومەتی کوردی لە ڕاستیدا سرت نەبڕین بەڵام نانی ماڵ و مناڵت بڕین خوا بتانگرێ سەبارەت بە مریشکی بەستوو دەوتێت بەشێک لە گرفتەکە مریشکی بەستوو دروستی کردووە ینی ئەوانی کە مریشکی بەستوو هاوردی هەرێمەکرێن هاوردی هەرێمەکەن کێن بۆ بەو ڕێژە زۆرە هاوردی هەرێمەکرێەوە مەسەن ئەگەر نەهێنرێت خۆتەوەکو خۆت ئەڵێ مریشکی ناوخۆ لە پێداویستی خۆمان زیاترە بۆچی ئەم پێداویستیە بە مریشکی خۆمان پڕ ناکرێتەوە بە مریشکی بەستوو پڕاکرێتەوە منی ساڵ لە سەن لەگەڵ ئەوە مریشکی بەستوی هیچ وڵاتێک نێتە هەرێمی کوردستان وە سەڵ لە 100 بە دڵنیاییەوە بە یەقینی زانستیشەوە ئەڵێم گۆشتی پەلەوەری خۆماڵی خۆمان پرۆژەکانی خۆمان زۆر تەندروسترە لەو گۆشتە مریشکانی کە بە لە وڵاتانەوە دێن وە سەرچاوەکانیشی بەشێکی نازانن دێ بەڵام ئەم بەستووە ئێستا ڕێگە پێدراوە سەردەمی خۆی قەدەغە بوو بەڵام هەر بازار پڕ بوو ئێستا ڕێگە پێدراوە هەر پڕ بوو منیش بە دوایەوەڵام ینی بۆچی من نووسراوی وەزارەت هەیە نووسراوی کە کراوە کە ئەمە قەدەغەیە و نابێت لە بازارەکانە بکرێەوە هەتا نیازمان هەبوو حملەی دەست بە سەراگرتنی مریشکی بەستووی وڵاتانکان بەڵام ئێستا بە پێی ڕۆژنامەی کشتتوکاڵی ساڵی 2024 ئێمە و حکومە ڕەزامەندی لەسەر ئەوە خۆ باج خراوەتە سەری باجەکە خراوەت باج خراوەتەوە باجەکە لە 130 خراوەتەوە بەڕێی من کەمە لەچێ لە جاری وایە بەوەش ئەوە هەرزان بێ لە کەس نازانێت سەرچاوەکەی بەو باجەش ئیتر چۆنیەت نازانم بەڕاستی چۆنیە دوێ بەو باجەش سعری ئەوە بێ لەوەی خۆمان کەمتر بێت تۆ بێ وای لێ بکەی سعری لەوەی ئێمە هەزانی سە باش خراوەتە بە ڕێژەی لە 130 ینی ڕێگە پێدراوە ئێستا ڕاستیەکەی بەپێی ئەو ڕۆژنامەی کشتتوکاڵی ڕێگە پێدراوە سەردەمی خۆی قەداغا حکومەتی عێراقی خۆشی اعتیماد بوو لەسەر پرۆژەی ئێمە خۆگەر ئەوە نەیە ئێمە مەزەرەکانیشمان ئەکەوێتەوە کار مریشکی بەستوو بەرهەمە هێنێ بۆ ناو بازار و بۆ ئەو شوێنانی کە مریشکی بەستوو یان بۆ خواردن کاک جەمال یەک پرسیارێتەکە وەکو پرسیاری کۆتاییش بێت کەرتی پەلەوەری بەگشتی ئەوەی کە باسەکرێت دەوترێت هاوشێوەی کەرتی ئاژەڵداری خەریکە ڕۆ لە ناوچوونەچێ ئێستا بەرمنە من خاوەن خەعازانم قەعەکەی داخستووە ینی دەچێت لە خواری عێراقەوە قەعە دەکاتەوە ڕێشوێنی ئیجراعاتی زۆر دەوترێت قورسمان بەرابەرێکی رێتە بەر ئاسانکاریمان بۆ ناکرێت لە باج ڕوسومات نابەخشرین کۆمەڵێک بابەتی تر تۆش پێت وایە یان ئەم کەرتە بەوتەی ئەوان بێت ئێستا وەکو تۆش وا بیرەکەیتەوە کەرتە بەرە و لە ناوچوون بڕات دوو لایەنی پرسیارەکە یەکیانە مەسەلەی هاوکاری و کار ئاسانیان لە موسسە لە دام و دەستگاکانەوە بە شایەتی خۆیان لای ئێمە بۆ کار ئاسانی گرفتمان نییە و لە باج و باجیشیان لەسەر نییە ئەوان و کری کارە باش وەزارەت مناگام لێ کارەبای زۆر بۆ کەم کردوونە تۆکو کارەبای تیجاری نییە لە 130 دینارێنە لە 30 دیناریان دێوەری خۆی جیاوازی تێچووش کاک جەمالیانی جیاوازی تێچووی مریشک بەرهێنانی مریشک لە عێراق زۆر کەمترەوەکو لە هەرێمی کوردستان ئەم بابەتە وای کردووە ئێستا نرخی مریشکیش
بەنمونە بۆ ئەوان وەکو دەڵێن ئێمە بەزەرت دەخینە بازاڕەوە ینی تێچوومان دەوترێ زیاتر لە فرۆشتن. ئێستا لازار بەڵێ ئێستام تێچوو زۆرترەوە ئەوە لە زەرێکی زۆر گەورەیان بەڵام من مەبەستمەوە بوو ئەوانە کراوە ینی هەموو کاراسانیەک بە ئەوەی لە لای ئێمە بێ خۆیان شایەتن بەڵام هەنێ شتی لای ئێمە نی بەڕاستی مریشی قاچاق بەخوا 1000 کتاب کراوە شتی لای کێ ئەمە ناڵێم پێم وتم بە یەک وەزارەتیش ناوە وەزارە کتابی لەسەر ئەمانە هەمووی کردووە بۆ ڕێخستنەوەی بۆ شت هەنێ شتێ پەیوەندی بە تۆ نییە ینی من لە حدود چوزانم مریشێ ناڵێم بەزێ سەرەکە پێدراوە ناتوان کورەکەەوە وەزارەت ناوخۆی تێچێەوە وەزارەت پێشمەکەی تێچێ ئەوە وەزارەت دارایی تێچێ ینی شارەوانی هەموو هاوکار نەبن ئەم کەرتەکەوێ ئەم کەرتە ئەگەر طبعا تێچوو من پێم وتی تێچوو ئێمە بۆچی زۆرترە ئێمە هەنێ پێداویستی بە خێوکردنی پرۆژەمان هەیە بۆ پەلەوەر لەناو خۆمان بەرهەم نایەنرێ سۆیامانە گەرمەشامیە مەسایلی پریماکسۆمانە هەمی لە دەوڵەتانی دەرۆیێنە خۆ لە عێراقشە لە دەرۆی هێنێ بەڵام خۆشبەختانە ماوەی ساڵێک زیاترە نرخی ئالیک زۆر لە خوارەوەی ئێستا نرخی ئالیک لە ئەو پەڕی ئاسی نزمیایەتی ینی سعرێکی زۆری نییە بەڵام گرفتەکە وەک پێم وتی گرفتەکە بوونی ڕێژەی زۆری ئیدخالە بوونی ڕێژەی زۆری ئیدخالە وەک خواست کەمبوونەوەی خواستی خوارەوەی خوار و ناوەڕاستی عێراقەوە لەسەر بەرهەمی ناوخۆ ئەمە وا بێ تەسیرە کاتە سەربانە بەڵام منیش ئەڵێم ئەو بەرنامەیەش کە پێمانە و ئەڵێم مشورێکی ئەم کەرتە نەخۆی ئەم کەرتە من مەبەستم هەموو حەڵقەکەیە تەنها گۆژ ناڵێم هەر لە دایکانەکان هەر لە مەفقەسەکان هەر لە کارگەکان هەر لە سەربڕینخانەکان ئەگەر مشورێکی ئەمە نەخۆین بەرنامەیەکی بەرنامەشمان هەیە بەڕاستی ئەگەر ئێمە دەسەڵاتی ئێمە محەدەدە ئێمە ئەگەر داوامان لێ بکرێ ئەگەر شتمان لێبێ فکرمان پێوە فکرشمان داوە منیش ئەڵێم ئەگەر خەمی نەخۆی ئەم کەرتە لە ناوە چێ جا ئەم کەرتە من زۆر جایەک پرسیارم لێ کەناڵن کاک جەمال چۆن ئێستا گۆشت گرانە گۆشتی سوور جارویان مریشک زۆر گرانە بێگاتە 4,500 و پێنجوانە زۆر جا تەلەفۆنم قسەم لەگەڵە کەناڵن کاک جەمال نرخی مریڵە مەڵای زۆر ئاساییە نرخی مریشک ئەگەر بەرزیش بێتەوە زۆر جاڵم نرخی مریشک بەرزیش بێتەوە گرفتی تیان نییە کاتیە چونکە بەرهەمی ناو خۆمانێ مانیەک بەرزە بێتەوە 20 شەو بەرزە بێتەوە لەبەرەوە بەرهەمی ناو خۆمان هەیە خەڵک زانی نرخەکات نرخی بۆ ئەکا دەسەکا بە تەربیەکردن و پەروەردەکردنی گۆشتە سەیرە کاتێکە زانیەتەوە خوارەوە لەبەرەوە هەموو جارێک بەداخەوە زۆر جاریش فۆکەسی زۆر خراپ لەسەر ئیتر بەمە بەس بێ یان بە نائاگایی بێ زۆر جاریش لە سۆسیال میدیا و خەڵکی نائاگا زۆر جار بەڕاستی دیعایات و قسەی زۆر خراپ لەسەر بەرهەمی ناوخۆی بەبێ هیچ بنەمایەکی زانستی لە بەرهەمی ناوخۆ ئەدرێت کە بەداخەوە لە باتی هەموو بیپارێزین ئەم بەرهەمەمان لەنا دەچێت ئەو مریشکی بەستی خراپترین وڵاتانە خۆین و هینی شوێن ئەم بەرهەمە ڕوا ئاسان نییە خەڵکێکی زۆر ئەوە بەرهەمە هێنێ خەڵکێکی زۆر کاری تیا دەکات دەیان عایلە ژیانی لەسەر ئەم هەر لە بەڕاستەوخۆ و کورا بڵێ هەزاران عایلە بەڕاستەوخۆ و بە ناڕاستەوخۆ لەم کەرتاشات چەندین ملیۆن دۆلار لەم کەرتا کارەکەوە بۆ ناوخۆ کارەکە پێویستەکە هەر هەموو خەڵک واز لەم لێدانی ئەوانەی کە لەو بوارە هیچ تەجروبەیەکیان یا هیچ ئاگایەکیان لەم بوارە نەدا و حکوومەتیش بەڕاستی ئێمە پێمان خۆشە حەج بەرنامەیەک بۆ ڕێخستنەوەی بێ لەگەڵ یای و ئەوانیش بەشێکن لە سامانی ئاژەڵ و کێڵگە پەلەوەریەکان و پرۆژەکانی تریش هەمیان پێکەوە دەتوانن ئەم کەرتە ڕابگرن و ئەم کەرتە بەهێز بکەنەوە.